بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. درسەکانی ڕابردوو طبعا معلومە هەر بە خێرایی ئەو بابەتانەمان خوێندوون. ئەحکامی نونی ساکین گوتمان نونی ساکین و تەنوین لەگەڵ 28 پیتەکەی زمانی عەرەبی چوار حاڵەتی هەبوو. وا بوو ئیظهار، ئەومان زۆر دووبارە کردوتەوە، ئیدغام، ئیقلاب، ئیخفا. وایە نونی ساکین و تەنوین طبعا لە هەر شوێنێک پێی گەیشتین لە قورئانێ ناکرێ بیخوێنینەوە تا یەکێک لە چوار حکومەکانی بەسەردا جێبەجێ نەکەین. دواتر دەرسی ڕابردوو باسی ئەحکامی میمی ساکینمان کرد. میمی ساکین ئەوەی کە دەکەوێتە کۆتایی وشە، گوتمان لەگەڵ پیتەکانی زمانی عەرەبیدا سێ حاڵەتی هەیە. وایە میم ئەگەر گەیشت بە پیتی بە چ دروست دەبێ؟ زۆر باشە، میمەکە لە ناو لێوماندا دەشارینەوە و دوو حرەکە مینگەی بۆ دەکەین. نمونەش لەبەرە هەرچی بێ مشکل زۆر ها وهم بالآخرة ئەوە حاڵەتی یەکەم. مان میم ئەگەر گەیشت بە میمێکی تر دەبێتە چی؟ دەبێتە ئیدغامی شەفەوی. نمونەت لەبەرە هەروێ مشکلەی نییە. لەهم ما یەشاء لەو حاڵەتەیدا گوتمان میمی یەکەم هیچی لەسەر نەکراوە، لە قورئانەکاندا میمی دووهەم مشەددەدە و شەددەی بۆ کراوە. حاڵەتی سێهەمیان ئەوەیە گوتمان میم ئەگەر سکوونی هەبوو، یعنی سکوونەکەشی تەوان لە قورئانەکاندا لەسەر دەکرێت، لەسەر دەنووسرێ، گەیشت بە هەر پیتێکی دیکە جگە لە با و میمی، میمەکە چ لێ دەکەین؟ مینگەی دەکەین یا ناکەین؟ ناکەین، ئاشکرای دەکەین، وەک خۆی دەیخوێنینەوە و هیچ مینگەیەکی زیادیشی بۆ ناکەین. میمی شەددەدار و نونی شەددەداریشمان خوێند. وایە میم نون گوتمان ئەگەر شەددەیان لەسەر بوو چیان لێ دەکەین؟ میمەکە و نونەکە هافەرین دوو شت، یعنی هەم پیتەکە دەکەینە دوو پیت، بەڵام دوو حرەکە مینگەی توندیان لەگەڵە کە تەنها لەگەڵ میم و نونی مشەددەددا هەیە، لەگەڵ پیتە مشەددەدەکانی دیکە تەنها توندکردن هەیە. وایە بەس میم و نون کە شەددەیان هەبوو هەم توندکردنە دەکرێتە دوو پیت، هەمیش دوو حرەکە مینگەی بۆ دەکرێت. دەرسی ئەمڕۆمان دەگەینە حاڵەتەکانی ئیدغام جگە لە نونی ساکین و تەنوین لەگەڵ پیتەکانی یەرمەلوونە. جۆرە ئیدغامێکمان خوێندووە، گوتمان نونی ساکین و تەنوین ئەگەر گەیشتن بە پیتەکانی یەرمەلوونە تێک هەڵکێشی دەکەین. وایە بەڵام سێ ئیدغامی کەشمان هەیە، سێ زۆر تێک هەڵکێشی کەمان هەیە کە هەر یەکەیان ناوێکی تایبەتی و شێوەی دروستبوونەکەشیان زۆرێکی دیکەیە، بەڵام هەر چۆنێکی بێ ئیدغام یعنی لێکدانی دوو حرف یا لێکدانی دوو کەلیمە کە بە لێکدانەکەی دوو پیت دەبن بە یەک پیت لەگاتی دەربڕیندا، یا دوو کەلیمە بەهۆی تێک هەڵکێشەکەیەوە دەبنە یەک کەلیمە. کەسی بەرامبەرەکەت نازانێت دوو کەلیمەیە، هەروە دەزانێت یەک کەلیمەیە کە دەیخوێنیەوە. لاپەڕە نۆیە هەنووسراوە جۆرەکانی تری ئیدغام. یەکەم ئیدغام ئەلمیثلەین، هەر ناوەکەی بەخۆیە تێک هەڵکێشی هاوشێوە. وازحە تێک هەڵکێشی هاوشێوە، واتە تێک هەڵکێشکردنی پیتێکی زەنەدار لەگەڵ پیتێکی بزواوی هاوشێوەی خۆی بەو مەرجەی بە هەردووکیان پیتێکی شەددەدار دروست بکەن. پیتەکانی ئەمانە هەر کاتێک لە قورئاندا پیتێکت بینی سکوونی لەسەر بوو، یعنی هیچی بۆ نەکرابوو، وازحە دوای خۆشی پیتێک هات وەک خۆی بەڵام شەددەی لەسەر بوو، ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە ئەو پیتەی کە هیچی بۆ نەکراوە بە ساکن حیسابە لەگەڵ پیتە مشەددەدەکەیدا لە کاتی گوتندا بەیەکەوە تێک هەڵکێش دەکرێن و هەردوو پیتە وەکو یەکەکە دەبنە یەک پیتی مشەددەد. وازحە یەکەم پیت باءە، ئەگەر باءمان هەبوو بە دوای خۆیدا باءێکی تر هات. لە قورئاندا بائی یەکەم طبعاً کە ئەو حاڵەتە تێک هەڵکێشە بوو هیچی لەسەر نییە، بائی دووهەم حرەکەی لەسەرە زائیدەن شەددەش. نمونەی ناو کتێبەکەی دەڵێن چی؟ ئیضرب بعەساکە، ئیضرب بی با لەگەڵ بائی
تێکەڵکێش کراوە پیتێکی ساکین کە باە وایە لەگەڵ پیتێکی وەک خۆی کە هەر باە بەڵام حرەکەی هەیە بەیەکەوە تێکەڵکێش کراون و هەردووک پیتەکە بوون بە یەکەم جار وایە و پاشانش هەردوو کەلیمەکە ئیضریب لەگەڵ بعەساکەی لە کوتندا بەیەکەوە دەمج کراون و بوونەتە یەک کەلیمە ئیضریب بعەساکە چێ بۆم دەخوێنێتەوە زۆر جوانە دوایوی دال بگا بەدال پیتی د ئەگەر هیچی لەسەر نەبوو گەیشت بە دائێکی دیکەی مشەدەد یەکەم لەگەڵ دووهەم تێکەڵکێش دەکەین و دەڵێن چی وەقەد دەخەلوا چێ بۆم دەڵێ زۆرتەوە وەقەد دەخەلوا پاشان ڕائی ساکین ئەگەر گەیشت بە ڕائێکی دیسان متحرک چ دەکەین ڕائی یەکەم لەگەڵ دووهەم بەیەکەوە لێک دەدەین و دەڵێن چی نمونەکەی حافرین وەذکر ڕەبەکە پاشان ذال ئەگەر گەیشت بە ذال پیتی ذالی ساکین گەیشت بە ذالێکی متحرک یەکەم لەگەڵ دووهەم دەمز دەکەین و دەڵێن چی كانت تأتيهم ڕاست دەکەیت تا لەگەڵ تائی دەکرا ئەوە شیکەین طبیعیە تا ئەگەر گەیشت بە تائی بە هەمان شێوە یەکەم لەگەڵ دووهەم تێکەڵکێش دەکرێ و دەڵێ چی چۆن دەیخوێنیەوە كانت تأتيهم وذكر ربكشمان خوێندەوە ذال بگا بە ذالی تێکەڵکێشی دەکەین و دەڵێن چی هەمزەکەش ناخوێندرێتەوە والذهب هەمزەکە وەصلە جارێ نەمان خوێندو پیتی عین ئەگەر گەیشت بە پیتی عین کە حاڵەتەکە زۆر کەمە لە سوورەتی کەهفدا هەیە پیتی یەکەم عینی یەکەم لەگەڵ دووهەم تێکەڵکێش دەکەین و دەڵێن چی چێ دەزانی بخوێنێتەوە ئەوانەی هیچیان نەخوێندوتەوە تۆزێک تونتر عینەکەی لەبێ ڕاگری ما لم تستطع عليه حافرین پاشان فا لەگەڵ فائی فا ئەگەر گەیشت بە پیتی فا فلا تسرف حافرین تۆزێک تونتر فلا تسرف في القتل زۆر باشە کاف بگا بە کافی کە تەنها لەو وشەیەدا هەیە چێ دەزانێت بۆ بخوێنێتەوە يدرككم پاشان دیوەکەی کە نمونونەکانی کەی تێدانە بەس ئەو شەیەمان هەیە لام لەگەڵ لامی کە ئەو زۆر دووبارە دەبێتەوە ئەوەی هیچیان نەخوێندوتەوە لام لەگەڵ لامی حافرین بل لهم ها لەگەڵ هائی کارین خان يوجهه لە قورگی ها تۆزێک زەحمەتە هاەکە يوجهه چێکە بۆم دەڵێ زۆر باشە ئەو جارەی واو ئەگەر گەیشت بە واوی چێ بۆم دەڵێ چێکە ئەوە هێلین هەتووی تخواسەوەتەکە دەنگت بەس یەک ملاحەزەتان ئاگا لێ بێ هەمووانتان تقریبەن باش بوو بەس هێندێک لە واوی غەڵەتی دەکەن لە ئاخرەوە بە ئەوەی نووسراوە واوی یەکەم هیچی لەسەر نیە هەمیشە وایە لە میثلەینی داوایە پیتی یەکەم هیچی لەسەر نییە دووەم شەدەی بۆ دەکرێت لە قورئانشدا ئەوە نووسراوە بەس یەک ملاحەزە لە واوی ئاگاتان لێ بێ هێندێک کەس چۆن نونی ساکین و تەنوین ئەگەر بگا بە واوی تەمان دوو حرەکەمین گەی لەگەڵەوەیە هەیە لە واو واویشدا دەڵێ عەسەوە ئێوە باش بخوێنەوەکەتان بەس ئەو ملاحەزەیە زۆرینەی خەڵکی دەیکا هەڵەیە ئاگاتان لێ بێ واو بگا بە واوی تەنها تێک هەڵکێش دروست دەبێ مینگە دروست نابێ ڕاوەستی وەکو نەبر پیتی دووەم دەبێتە مشەدەد واوی دووەم دەڵێ عەسەوەکە وەها سەوتت لەگەڵ بەرزی دەکەی نەک ڕای بڵێ عەسەوەکە ئەوانە عەسەوەکان و باش خاڵی دوازدەهەم میم ئەگەر گەیشت بە میم ئەوە دووبارەیە طبعاً و میم بگا بە میمی لە میثلەینیش ئەوە ئێستا دەیخوێنین
وایە هاوشێوەشن لەکوێی کەشدا هەیە ئیخفایان ئیدغام ئیدغام شەفەوی ئێستا ئەو میم گەیشت بگا بە میمی هەر دەکرێت پێی بڵێن ئیدغام شەفەوی تێکەڵکێشێکە بەکوێ دەکرێت بە لێوی دەکرێت هەمیش دەکرێت بڵێن ئیدغام مثلەین چونکە هەردوو میمەکە وەکو یەکن زۆرترین مثلەین لە میم و میمیدای ئاگاتان لێبێ زۆرترین ئەوە ئیدغامی مثلەین نمونونەکانی لە قورئانەدا میم لەگەڵ میمی دووبارە دەبێتەوە بەس ئاگامان لێی بێ میم و میم جگە لە تێکەڵکێشەکەی مینگەی لەگەڵە لەهم مەشەو کێ بۆم دەڵێ حافەرین یەک تۆ زیاتر زیاتر لەهم ڕایگرە زۆر تەوا سیما زۆر باش کاک سەدر ئاخری نون گا بە نونی دیسان ئەوەش نون ساکینە گەیشتوە بە نونێکی متحەریکی وەک خۆی وازحە بەڵام نون لە پیتەکانی یارمەلوونەشدا هەبوو وایە کەواتە لێرە بڵێن نون گەیشتووە بە نونی ئیدغامی یارمەلوونەیە هەر ئیعتیادیە بڵێن نون گەیشتووە بە نونی ئیدغامی مثلەین و هاوشێوەیە هەر ئیعتیادیە بەس چۆن تەطبیقی کەین بڵێن چی تەستوتر زۆر تاوە زۆر باش کێک هێرین زۆر تاوە لەن نؤمن وازح ئێستا لە میثلەینەکە زۆر ئاسانە ها هەردوو پیتەکە مەوەستم ئەگەر ناوەکەشت لەبیر نەبوون پیتەکانیشت لەبیر نەبوون لە قورئانەدا هەردوو پیتی وەکو یەکت بینین لە تەنیشت یەکن بەس بەو مەرجەی ها ئەوە نازاری وایە دوو دال لە دوای یەکن هەردووکیان فەتحەنە ئەو هیچ تێکەڵکێشێک دروست نابێت دوو عین لە دوای یەکن هەردووکیان فەتحەیە ضەمەن یان یەکیان فەتحەیە یەکیان ضەمەیە هیچ دروست نابێت بەو مەرجەی ئەگەر پیتی یەکەمەکە هیچی لەسەر نەکرابوو هەموو قورئانەکانی ئێستاوان نووسراون هیچی لەسەر نەکرابوو کە هیچی لەسەر نەکرابوو بەچی حسابە بەسکون وازحە دوای خۆشی ئەگەر پیتێکی وەک خۆی بوو شەدەی لەسەر بوو بزانە ئەو دوو پیتە بەیەکەوە تێکهەڵکێش دەکرێن تێکهەڵکێشەکە چۆن دروست دەبێت ئەوەی کە هیچی لەسەر نەکراوە بە تەواوی لای ببە ئەوەی دووهەم بە شەدەیەکی تەواو بخوێنەوە دروست دەبێت بەس یەک دوو ملاحەزەی ورد ئاگاتان لێی بێ یەکەمیان تەبان ئیشارەتمان پێکرد تەنها لە میم و نونیدا میم نون مینگەیان لەگەڵا تێکهەڵکێشەکانی کە هەمویان بێ مینگەن ئەوە یەک وازحە ملاحەزەیەکی دیکە ئاگاتان لێی بێ هێندێک جار واو دەگا بە واوی وەکو یەکیشن یا دەگا بە یائیش تێکهەڵکێش ناکرێن چ کاتێک هەر کاتێک تێیدا لەم لە ئەوەکەی ئەگەر یائی یەکەم کە سکوونی لەسەر حرفی مەد بوو جارێ نەمان خوێندووە تەبان چۆن دەبێتە حرفی مەد یا ئەگەر هیچی لەسەر نەبوو پێش خۆی کەسرە بە فی تەماشایەکەن فی یوسفە ئێستا بە پێی یاسا بە نمونەیەکێک دەتوانێت بڵێ لێت بپرسێەوە بۆ تێکەڵکێش ناکرێ وایە یان دیقەتی ئێرەدەن کەفەڕوو وەهم لێرە یەکێک دەڵێ ئەوە یا ئەگەیشتۆ بە یایی وەکو یەکیشن تێکەڵکێشیش نەکراوە ناشکرێن لێرە واو گەیشتووە بە واوی لەگەڵ ئەو عەسەوەکانەوەی فەرقی چییە هاوی کە تێکەڵکێشمان کرد عەسەوەکان و بۆ لێرە تێکەڵکێش دەکرێت بۆ لێرە تێکەڵکێش ناکرێت ئەوە هیچەوە بۆ خۆی وایە بەس بۆ شەدەی بۆ نەکراوە گەر ئەوەشیان لێ پرسی یەک ملاحەزەی تێدا هەر کاتێک ئەوەندەی وەڵامەکەی یا ئەگەر پیتی مەد بوو بەچی دەبێتە پیتی مەد بۆی پێش خۆی کەسرە بێ واو بەچی دەبێتە پیتی مەد ئەگەر پێش خۆی ضەممە بوو ئەگەر ئەو یا و واوانە هاوشێوەی خۆشیان بەدوادا بێ لەبەرەوەی پیتی مەدن لەگەڵ دوای خۆیان تێکەڵکێش ناکرێن تا ئەوە میثلەین بڕۆنە سەر جۆرەکەی تێبینیەکی کەی تێدایە و با بۆ شوێنێککە بێ لە شوێنێککە دەیخوێنی لێ پێتان دەڵێم لێگەڕن ئیدغامێکی کەمان هەیە پێی دەگوترێت چی ئیدغامی متەجانیسەین ئیدغامی متەجانیسەین یعنی هاوڕەگەز بەچی دەگوترێت بەو شتانە دەگوترێت کە لە هێندێک شت مشتەرەکن وەکو یەکن بەڵام جیاوازیشیان هەیە وایە ئێستا پیا و ئافرەت وایە هەردووکیان یەک جنسن مرۆڤن وایە بەڵام فەرقیان هەیە یانیانە
لا قورئانشدا هەندێک پیتمان هەنا مەخرەجیان یەکە مەخرەج شوێنی هاتنە دەریان جارە نەمان خوێندووە یەکە بەڵام شێوەی خوێندنەوەیان جیاوازە ئەو پیتانەشی کە یەک مەخرەجن یەک شوێنی هاتنە دەریان هەیە حاڵین لێم بەڵام شێوەی خوێندنەوەیان جیاوازە وەکو میفلەینەکەی ئەگەر بگەن بە یەکتری بەمەرجێک یەکەم ساکین بێت ئەو کاتەش دووهەم حرەکەی بۆ کرابێت با پیتەکەش وەکو یەک نەبن پیتەکە یەک پید نین با پیتەکەش وەکو یەک نەبن بەڵام لەبەرەوەی مەخرەجیان یەکە لەو کاتەشدا پیتی یەکەم لەگەڵ دووهەم تێک هەڵکێش دەکرێت و پیتی یەکەم بە تەواوی لا دەچێت و پیتی دووەم بە تەواوی بە مشددی دەخوێندرێتەوە ئەگەر سەیری کتێبەکەی کەن هەر کاتێک پیتێکی زەندەدار گەیشت بە پیتێکی جوڵاو کە مەخرەج یعنی شوێنی هاتنە دەرەوەیان یەک بێت و سیفەت یعنی شێوەی خوێندنەوەیان جیاواز بێت پێویستە یەکەم لەگەڵ دووهەم کە زەندەدارە لەگەڵ دووهەم کە بزواوە تێک هەڵکێش بکرێن و بە هەردووکیان پیتێکی شەدەدار دروست دەکەن ئەم جۆرە تێک هەڵکێشە لە نێوان ئەو حەوت پیتەدا دروست دەبێت تەنها سەیریکەن بگا بە تئی تائێکی قەڵەو تا بگا بە تئی بەس تۆزێک ئەوە وردیاتێکی تێدایە تا مەخرەجی هەردووکیان ئەت مەخرەجی هەردوو تاءەکە سەری زمانت دەدەی لە ددانەکانی گەورەی پێشەوە بەڵام لە ناوەڕە وایە ئەت بەس گوتنیان وەکو یەکە نا پیتەکە مەخرەجیان یەکە شوێنی هاتنە دەر بەڵام شێوەی گوتنیان جیاوازە کۆمەڵێک سیفەتی جیاوازیان هەیە ت ناسکە تا قەڵەوە ت هەناسەی لەگەڵە تا لەگەڵی نیە ت ئینفتاحە دوایە دەیخوێنین تا ئیطباقە ئەو هەمسە ئەو جەهرە لە کۆمەڵێک سیفاتدا جیاوازن بەڵام لەبەرەوەی پیتی یەکەمەکە سکوونی هەیە و دووهەمەکە متحرکە چ دەکەین یەکەم لەگەڵ دووهەم تێک هەڵکێش دەکەین بەس لەو تئەی تێک هەڵکێشێکی کامل دروست نابێت حاڵین لێم ئەو نمونەی تەماشاکە نەها نووسرا بە سەڵ تا لە قورئانەکانیشدا تاءەکە هیچی لەسەر نییە تاقەڵەوەکە تا بچووکەکەش لەو نمونەیەدا کە چوار کەلیمەمان هەنان لە قورئانەدا شەدەی بۆ نەکراوە ئەوە ئیشارەتە بۆچی بۆ ئەوەی کە ئەو تاءە بە یەکجاری لا ناچێ ناڵێ بەسەتە ئاوا بە تەواوی تێک هەڵکێشکەی لەو نمونەیدا ئەوەکانی کە هەمووی تەواو پیتی یەکەم لا دەبین بەس لێرە نا عملیەکە تۆزێک زەحمەتێکی تێدایە چ دەکەی بە سەڵ خۆت ئامادە دەکەی بۆ تاقەڵەوەکە بڵێ حالین لێ خۆت ئامادە دەکەی تاقەڵەوەکەی تا ناو دەمت دێنی دەمیشت قەڵەو دەکەی پیتە یەکەمەکە بە تەواوی دێنیە ناو دەمت قەڵەویەکەی دروست دەکەی بەڵام کە وەختی هاتنە دەری هات کامیان دێنیە دەرێ دووەمەکەی کە چوار وشەمان هەنە لە قورئانەدا بە سەڵ تا بە سەڵ تائر بە سەڵ تائرە خۆت حازر کردووە بیڵێ بەڵام نا بە سەڵ تا بە سەڵ تا ئەحەط و فەڕەت و کە هەموو قورئان چوار وشەی ئاوای تێدایە کێ دەزانێ بۆ بڵێ نازانم تم گەیشتون لەوەکەی ئەوکانی کە ئاسانن بەس ئەویان تۆزێک زەحمەتە پیتی تائی قەڵەو ئەگەر گەیشت بە تائی ناسک وازحە تا قەڵەوەکەی لە ناو دەمماندا دەهێڵینەوە بەڵام لە گوتندا تا ئەناسکەکەی دەردەبڕین یعنی تاءەکە نیوەی یەکەمی قەڵەوە نیوەی دووهەمی ناسکە جا ئەوە چۆن فێر دەبێت تەبان هەزار کتێبی بخوێنیەوە فێری نابێت ئیلا دەبێت مامۆستایەک بۆت بخوێنێتەوە بۆشی بڵێ تاخوا ڕاستە یا ڕاست نییە بۆیە تەجوید عیلمێکی دەما و دەمیە قورئان دەبێت دەما و دەم وەریگری چاکتر وە چاوت لە دموچاوی کەسەکەی بێت کە بۆت دەخوێنێتەوە خۆشت کە دەخوێنەوە چاویان دەقیقترین خوێندنەوە ئەوەیانە بە سەڵ تا کێ بۆم دەڵێت تقريبا باش بدي اصخش كيكا آفرین كيكا آفرین وانا جوانیان گوت بقیاز دەبێن گۆست ئەوانەی کەس مەزبوط بڵێن دوایی بەعکسەوە ئەو جارەی ئەدی ئەگەر تا گەیشت بە تئی تائێکی ساکین گەیشت بە تائێکی قەڵەو
أحطوا أو إلى بيرم به فرطوا سؤال ما قسم لبير نيستا ده في الظلام أو كان بسطة أحطوا فرطوا أو كي ضلمي من الصورة نملة بس وش كم لبير نيستا واضحة أو زار أجد جيش بطئي تاجس ككي بالتواوي لا دبين بس خلوا كي دخويني نو ضلينتي إذ همت طائفتان شيء كبوم ضله بس بمركز مشددة لأنه كيدا إذ همت طائفتان إذ همت طا شيء كبوم ضله جرى صبوا من ياس بعد زار الدرس كتابين واضحة أو دوايوي أجر دال بقابة تاء أد أت أد أت يك مخرج دالكي تواو لابا تاءكي بخوينه ضليتي وقد تبين شيء كبوم ضله هيلين توضك تنتر وقد تبين أو جماعتي ولاي زورتها دال لبروي سكونة جيشت وبتئي دال كمان نخوين دوتوا تاء كمان بتوندي خوين دوتوا عكسي كوزاري واضحة نمونا كش ما صاروا بنكر أثقلت دعوة أثقلت دعوة وزاري تاء جيشتوا بدالي تاء كي لابا ودالكي بخوينه وضليتي أثقلت دعوة واضحة نموني بينجم ذال بقى بالضي ذال وضي عكس مانية لقرآن ده ها لذال وضي ده عكس مانية بيتوانا ني مانا لقرآن ده الضي ايش قلو جيش بيت بذالي اگر هبات يقال كيش دكرا بس نية إذ ظلمتم شو بمضالي إذ ظلمتم زور تواوا ثاء بقى بذالي ثي لقد ذالي اوش مانية بعكسه وتنها يقوشش مان هي القرآن ده يلهد ذلك ما درنگ دست مان پیکر دو با توزک مان ما يلهد ذلك شيء كم داله او زاري حوتميان غلط نسراو اگر ساچ كان باشا باء وميم نجمي مو باشا هر غلط عكسي كان باء بقى بميمي ميم وباء ما نخوين غلط نسراها نمونا كشي يركب معنا راسها غلطة هاي خطباكت خوين دو يستعمل باسي لا بردني بيتي يكم دكين وشي براسي بم نخوين توا اواني نيا خوين دو تجويد يعني نخوين دو بم خوين جوان خويندو بس يك ملاحظة تدا لوي مين جاي دبي لقلبه مين جاكر نكر باكت خويندو وانا هذا كم ده هذا كم هذا يركم معنا حاول توابو زور توا هيلين يك تو زيادة راس جوانبو يركم معنا واضح وانيا سامو تزانسينيش دناسن طبعا يادا بي حوت بيتكتان لبر بي يان لبرشتان نبي ديارة دو بيتن لتنيج يكن بيتك وكو يجنين وشوي نسينكيان يجنية واضحة بلام لقرآن كان دا دقتي ددي يكم هيتي لسر نكراوا طبعا بو معلوماتان هر بيتك لقرآن دا هيتي لسر نكرابو يعني سكونكي لسر نبو حالين يا فتحة وكسري بو نكرابون حتما بزانن حالتك تجويدي تدايا ويا جا اگر طبعا بيتك وكو يكبون دبيت مثلين ويا اگر بيتك وكو يجنبون حوت بيتن ويا ط ها عكسنا وانا ويا تبركردن يعني هيزني دال تي دال ذال ضي ثي ذال ميمو باء ميم حافرين باء ميم يركم معنا تنها لباء ميم جدا طبعا من جمان هي
وأو شيشمان تنها يكجار لسورتي هدى هي دووبارە بوونەوەی نییە ئەوەیان وازحە یەک حاڵەتمان ماوە حاڵەتی سێم دوو پیتە بە ئەویش بخوێنین بۆی لەگەڵ دەرسیکە لێمان تێکەڵ نەبێت ئیدغامی متقاربین ها سێم ئیدغام المتقاربین تێکەڵکێشی لێک نزیک زۆر زۆر ئاسانە هەر کاتێک لامێکی زەنەدار گەیشت بە ڕائێکی جوڵاو لامێکی زەنەدار بەس ئەوەندە لامێکی ساکین لامێک کە هیچی لەسەر نەکراوە گەیشت بە ڕائێکی بزواوی شەدەدار کە لە قورئانەدا شەدەی لەسەر کراوە لامەکە لەگەڵ ڕائەکە تێک هەڵکێش دەکەین یان قافێکی زەنەدار قاف پیتی قاف بگا بە پیتی کاف چ دەکەین تەنها لەو حاڵەتەیدا لامەکە لەگەڵ ڕائەکە تێک هەڵکێش دەکەین کە ئەوە زۆر دووبارە دەبێتەوە قافێک کە هیچی لەسەر نەکراوە ئەگەر گەیشت بە کافێکی بزواو کە تەنها لێک گوشەیدا هەمانە لە قورئانەدا قافەکە لەگەڵ کافەکە بەیەکەوە تێک هەڵکێش دەکەین سەیری نمونونەکان کەن هەر کاتێک لامێکی زەنەدار گەیشت بە ڕائێکی جوڵاو قافێکی زەنەدار گەیشت بە کافێکی بزواو یەکەم لەگەڵ دووهەم تێک هەڵکێش دەکرێت قل ڕەبی دەڵێن چی ئافەرین کێ بخوێندیەوە ئەتەوەی یەڵێەوە کێکەوەم دەڵێ تۆزێک ڕائەکە تونتر قل ڕەبی شەدەی ڕائی تۆزێک جیاوازە لە بەلەوەی ڕاتیکراری تێدایە قل ڕەبی زۆر باش لامەکەی ناوێ بڵێ کاکەجە قڕ وابزانە و لامە هەر نییە لە ئەوەیدا ڕێک دەبێتە ئاوای لێدە قڕە ڕێک لامەکە ڕادەچێ قڕ ڕەبی ئێستاتەوە قڕ ڕەبی ئەدی قاف ئەگەر بگا بە کافی ئەو شێچێ بۆم دەخوێنێتەوە ئەلەم نەخ کاری ئافەرین ئەلەم نەخلوک قافەکە دەڵێ هەیە ئەلەم نەخلوککم زۆرتەوە ئەلەم نەخلوککم تەنها لە وشەیدا هەمانە وازەحە لام بگا بە ڕائی کە زۆر دووبارە دەبێتەوە لامەکە لەگەڵ ڕائی تێک هەڵکێش دەکرێت قڕ ڕەبی بەڕ ڕەبکم وازەحە قاف بگا بە کافی کە تەنها لە وشەیدا هەیە لە سوورەتی مرسەلاتدا یەک جار هاتووە دەڵێنی نەخلوککم نەخلوککم تەمان شێوازێکی کەشی هەیە وەکو بەسەڵتەکەی دەکرێت قەڵەوەی قافەکەش لە ناو دەمدا بێڵینە بڵێ نەخلوککم بەس گوتنەکەی تۆزێک زەحمەتترە ئەوە یەک پاشانیش ئەوەکەی کە مەشهورترە تێکەڵکێشی کە ئینساکترە بڵێ نەخلوککم ئاوا باشترە بۆیە پێویست بەوەکەی دیکە ناکات وازحە ئەگەر ئەوەکەم دەنێ یەک جزئێکم دێ زەحمەت دەبێت سەیری سوورەتی بەس لە حیفزکردنی مەزبوط نین بۆ دەبێت لەبەرتان بن ها بەسەرتاندا دەکەوێتەوە سوورەتی ئەلبەیینە لەگەڵ سوورەتی ئەلقەدر بۆم سیرکەن جارة سورة البينة أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لم يكن الذين كفروا من أهل الكتاب والمشركين منفكين حتى تأتيهم البينة رسول من الله يتلو صحفا مطهرة فيها كتب قيمة وما تفرق الذين أوتوا الكتاب إلا من بعد شو أو إلى برما إقلاف إلا من بعد ما جاءتهم البينة وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة إن شهد زعلي ناوي شيء حكم كيتيا إن تناسلو حافرين سيدة ذكين
حانفرين إن الذين كفروا من أهل الكتاب والمشركين في نار جهنم خالدين فيها أولئك هم شر البرية هم أو مما كذا زاني حكم كيتيا هم شر البرية هنا هم شر البرية إظهار شفوي حانفرين مما كسكون لسرا إن الذين آمنوا وعملوا الصالحات أولئك هم خير البرية جزاؤهم عند أو نونا كده زاني إخفاء باش إخفاء عند ربهم جنات عدن تجري من تحتها الأنهار أنها أو نونا إظهار بوشي تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله أبي خبرينا وسحالتك وتنوينا أنا جوابي أنا داوما أبدا رضي الله ادغام من قيل لقال يا لقال لقالي نيا رأى رضي الله عنهم ورضوا عنه ذلك لمن خشي لمن أو نونا حالتك إظهار نون جيوة بسي أو كوفيا يا زانت حسابنا بها لمن خا نون ساكن جيش وبيتي خا لفتكان إظهار بويد بدري خين سورة قدر شنبو سيد كان بعد سريع بخوانينه بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر خير من 1000 شهر تنوينك تدا لقل نونك ساكن تنوينك حكمي تيا ادغام أي نونك ترى أينك أقول بألف يا بهمزة تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من أو نون تدابل أو رخوين دمانا بإذن ربهم أو ممتيا حافرين ذكر بلين الدغامي مثلين كان همي أوانا هذه قتدا ميمي كم هي سلسرنيا دوهم شد دوايا ذكر بلين الدغامي شفوية ذكر بلين الدغامي هاوشوي من كل أو نونسيا نون لقل بيتي كاف حالتك دروز دكا إخفاء من كل أمر سلام هي إظهار سلام هي حتى مطلع الفجر صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ورين لك هاتخوك أبو بلا أبزام يقدر سكتان